لەگەڵ میوانەکەم لەسەرم بابەتە قسە دەکەم بەڕێز علی ناسر شۆڤەکاری سیاسی لە بەغداوە لەگەڵم دەبێت. بەڕێز علی ئەو شێوازە سیاستکردنەی عراق بەم جۆرەی کە ئێستا هەیە مرکزیت و ناوەندگرایی حکومی عراق دەکات، ئایا بنەماکانی فدراڵیەت و دموکراسی لە عراق ناباتە ژێر پرسیارەوە؟ لە دەستپێکدا سڵاوشی گەرم لێوە و لە بینێرانتان ئمڕۆ کاتێک باس لە عراق دەکرێت لە پرسی دموکراسی دوای ساڵی 2023 پێکهێنانی هەرێمەکان بە پێی دەستور پێم وایە کە زۆرێک لە هەڵە هەبوون تەنیا لە تەنانەت لە داڕشنەوەی دەستور ڕەنگە بەشێک لە دەستە بچێر بەرەو ئاراستەیەکی دیکە چوون بۆ جڵەوکردنی سیاست و حکوومەت. ئەمە کێشەی زۆر لە عراق دروست کردووە لە تەنانەت لە ناوەندیش کە کاریگەری هەبووە لەسەر ڕێخستنی هەرێمەکان و کاروباری نێوان پارێزگەکان. ئێستا گەر تەماشا بکەیت هەرێمی کوردستان لەو ماوەیە دەستکەوتی یەکجار بەرچاوی بەدەستهێناوە لە بژانەوەی ژێرخان بەو پێڕۆی کە کاری پێکردووە لە ماوەی ڕابردوو، بەڵام ڕوبەڕووی ئاستەنجی دیکەش بۆتەوە بە شەکل لەو کێشانە بەتابەت لە ماوەی دوایی کە پەیوەندیدار بوون بە ئاستەنگ و بربەستی دارایی لەسەر پرسی دابشکردنی داهاتی وڵات لە مادەی ١٠ کاری حکوومەتی ناوەندی و هەرێمی دیاری کردووە. پێم وایە کە کاری پێ نەکراوە لە ماوەی ڕابردوو و پێویست لە بەرچاو نەگیراوە. باشە، کەواتە ئەو کێشەیە کە ئێستا لە عراق هەیە ئەوەیە کە پابند نەبووە بە دەستور، بەڵام ئەو دەستورە خودی عراقیەکان دەنگیان پێداوە و دەسەڵاتدارانی عراقیش ئەوانی کاتونەتە سەرکار یەک لە دوای یەک بڕوایان بەو دەستورە هەبووە. بۆچی لە عراق پابند بوون و جێبەجێکردنی دەستور گەورەترین کێشەیە؟ بەدڵنیاییەوە زۆر پرسگەلی دیکە هەبوو کە جێبەجێ نەکراوە. ئەمە هەڕەشەن لەسەر هەندێ مانەوەی هەندێ لە کەسە سیاسیەکان بەتابەت لەوەی کە لە دوای دەستوری ساڵ 2005 هاتووە، ئاتە ئاراستەی کارکردنیان هەوڵیان هەبووە بە شێوەیەک ئەندازەیەک بۆ ئەوەی جڵە و باڵایی ناوەند هەبێت بەسەر پارێزگەکان، کەمەش لە ڕووی دەستوریەوە پێویستی بە هەڵسەنگاندنەوە هەیە، پێویستی بە تێکۆشانی زیاتر هەیە بۆ ئەوەی بەو ئاراستەیە بەو سیاسەتانە کار نەکرێت و مامەڵە نەکرێت، چکە سیاسەتی شێواون. پێم وایە ئیمڕۆ پێویستە کار بە دەستوری عراقی بە شێوەیەکی کاریگەرتر بکرێت، تەنانەت دەستوری عراقیش لە ماوەی داهاتوو پێویستی بە هەموارکردنەوە هەیە. باشە، ئەم جۆرە سیاسەتە لە عراق و ئەقڵیەتی مرکزگەرایی و ناوەندگرایی لە عراق چا کێشەیەک بۆ داهاتووی عراق دروست دەکات؟ ئایا بۆ هەرێمەکان و پارێزگاکان بە پێ و دەستوری کە جەنابیشت ئاماژەت پێکرد دەتوانێت بەم شێوازە مامەڵەی لەگەڵ بکات یا لە داهاتوودا گەورەترین کێشە لە بەردەم سیستمی حکومڕانی لە عراق دروست دەکات؟ ڕاستە، پێم وایە هزری یاخود بیرکردنەوەی ناوەندگەرایی کاتێک ئاماژە بۆ دەکرێت بەتابەت بە هەرێمەکان ئەوە باس لە جیاکردنەوە و جیابوونەوە دەکرێت وەها لێکدانەوەی بۆ دەکرێت. نازانرێت کە هەرێمەکان کە بە هەندێ وابەستەی دیکەوە بەستراونەتەوە بە حکوومەت بە دەوڵەت بۆ نمونە بە ترسیش لەوە هەبووە هەرێمی سونی ئەنبار و لە باکوور دروست بن، وەرای هەرێمی دیکە لە باشوور کە زۆر قسە و باسی لەسەر کراوە. پێم وایە ئیمڕۆ دەبێت ئەو هەزر و بیرکردنەوە سیاسە بگۆڕێت، ئاگایەکی سیاسی زیاتری دەستەبژێری سیاسی بێتە کایەوە تا ئیشەکانی خوان بەواشتر تێبگەن و بزانن لە ماوەی داهاتوو هەمووان باشتر لە چوارچێوە یاساکان مامەڵە بکەن. بەتایبەت مادەی 115 دەستوری عراق باس لە ناکۆچی نێوان ناوەند و هەرێمەکان دەکات کە زۆر جار لە هەندێک یاسا و ڕێساکان باڵەدەستی هەرێم لە دەستور دەردەخات، بەڵام کاری پێ نەکراوە. ئەمەش ناکۆچی زۆری ئافراندووە کە پێشووتر ئاماژەمان بۆ کردو قسەمان لەسەر کردووە بەتابەت لە ناوەندە ڕاگەنەکان لە ڕێگەی ناوەندە ڕاگەنی ئەوەی بەڕێزیشەوە. کێشەیەکی گەورەیە ئەمە
کاتی هاتووە ئێستا بۆ مەچارەسەر باشە بەڕێز عەلی لە دوای 2023 کە وڵاتان ویستیان نمونەی وڵاتێکی دموکراتی و فدرال لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست تاقی بکەنەوە عراقی نوێیان دامەزراند بەڵام ئەبینین کە هەر دەسەڵاتێک کە عراق لە عراقدا هاتۆتە سەرکار بنەماکانی فدراڵیەت جێبەجێ ناکات لە کاتێکدا لە ناوی عراقدا پاشکۆی فدراڵیەتی هەڵگرتووە پێت وایە کە گۆڕینی ئەقلیەتەکان دەتوانێت ئەم کێشەیە لە عراق چارەسەر بکات یا ئەو سیستەمە سیاسیەک هەیە بێگۆڕانکاری تێدا بکرێت. ڕاستە وەکو دەزانیت هەرێمی کوردستان کە پێش 2023 هەبوو کاری خۆی ئەنجام داوە پێمان وایە کە ئەو هەزرە بیرکردنەوەی کە ئێستا هەیە ئەوەندە گۆڕاون نییە باس لە پارتە مەزنەکان بکەین ئایدۆلۆجیا دیاریکراو بەو ئاراستەیە کار دەکەن و لە پێشوەکانیان لە پێشووترەکانیشان جیاواز نین هەندێک حزبی دەسەڵاتدار هێندێکی مەزن هەن کە هەوڵی دروستکردنی کاریگەری دەدەن بەڵام کاریگەریی وهان پێ نەئافرێنراوە ئەکە ئەوەی لە بەردەستە ئەوە دەرناخات بەتابەت لە ڕێگەی ئەنجومەی نوێنەرانەوە تەنانەت لە خوڵەکانی ڕابردووش واتە نەتوانراوە کاریگەری هەبێت تەنیا کاریگەری بچکۆڵەی لەسەر گۆڕپانی سیاسی هەبووە واتە هەزرێکی سیاسی خۆڵ و ڕوون نییە کە کاریگەری هەبێت و گۆڕانکاری بەئافرێنێت ئمڕۆ گەلی عراق خۆی لە بەردەم ئەو دوورانە دەبینێتەوە لەو ماوەیە چی دێتە کایەوە ئایا پێشکەوتنێک دەبێت لە دەرەنجامەکانی هەڵبژاردن لە ڕێگەی سنوورەکانی دەنگدانەوە ئەمە دەگەڕێتەوە بۆ ئەو پارتە دەسەڵاتدارانەی کە هەموو توانای خۆی بۆمانەوە خرج دەکات. زۆر سپاس بەڕێز عەلی ناسر شرۆڤەکاری سیاسی لە بەغداوە لەگەڵم بووی سپاس.